ئێمە وەک دەستەی بەڕێوەبردننی گروپی دەرماڵی قوتابیان بگەڕێنەوە لە زانکۆی ڕاپەڕین ئێوەی قوتابیان دڵنیا دەکەینەوە کە بەردەوامین لە چالاکی کاتەی مافی قوتابیان دەگەڕێنرێتەوە. بەڕێزان ئێمە وەک دەستەی نوێنەرانی شاری رانیە و زانکۆی ڕاپەڕین هاودەنگ و هاو هەڵوێست و هاو ئامانج لەگەڵ نوێنەرانی گروپی دەرماڵەی قوتابیان بگەڕێنەوە لە سەرجەم شارەکان. بەڵێن دەدەین کە مەینەتی و ئازار و ناخۆشیەکانی ئێوە بگەێنینە لای هەموو بەرپرسەکان و لایەنە پەیوەندیدارەکان. ئێمە وەک نوێنەرانی ڕانیە داوا لە قوتابیان دەکەین بێهیوان نەبن و کۆڵ نەدەن و بەردەوام بن لە پشتیوانی کەمپینەکەمان و لەگەڵمان بن. لەم ساڵدا چەند قوتابیەک لە زانکۆی ڕاپەڕین هاتوونەتە دەرەوە بەوەی کەمی دەرامەتی و هەروەها خوێندنیان بەجێهێشتووە. هەر بۆیە پێمان وایە لە ئێستادا هیچ بیانوویەک نەماوە بۆ نەگەڕانەوەی ئەم مافەی قوتابیان و داواکارین لایەنە پەیوەندیدارەکان بە ئەرخێکی خۆیان هەڵبستن و مافی ڕەوای قوتابیان بگەڕێنەوە. لێرەکانە کۆبوونەوە خوێندکاران داوای گەڕانەوەی دەرماڵە قوتابیان دەکەین لەمەوەی ڕابردووە لە ئێستاشدا کە نەبوونی دەرماڵە یاخود بڕینی دەرماڵی قوتابیان کارگەری خراپی لەسەر زۆربەی خوێندکارەکان دروست کردووە. ئەگەر هاتبە و ئەو دەرماڵێن پێدرا بەیە پێویستم بەوەی نەبوو کە ئەنی زۆر ئەرکم زۆر زیاتر قوڕی بەرەوەی کاری کە بکەم لەگەڵ خوێندنەکەمدا و زۆر خوێندکار هەیە کە لەبەر نەبوونی پارە و لەبەر نەبوونی باری دارایی باش بۆتە هۆی ئەوەی کە واز لە خوێندنەکەی بێنێ یاخود بیکاتە ئیجازە ئەو ساڵ. بۆیە ئێمە داوا دەکەین کە بە زووترین کات دەرماڵە قوتابیان بگەڕێنەوە.